إن عدم تنفيذ هذه البنود هي خيانة للعراق. كم هفته هەیە هەڵوێستێکی موقتدا سەدر گۆمی شڵەقاوی عێراق زیاتر نەجوڵێنێت ئەو بەبێەوەی خاوەنی بەهرەی گوداردان و ڕەوانبێژی بێت لە ئاخاوتندا خاوەن جەماوەرترین ڕەوتی میلی ناوشیعی عێراقە کە بە ڕەوتی سەدری ناسراوە و هەمیشە لە ڕێگەی ڕێخستنی خۆپشاندانەوە بۆ گوشا دروستکردن دەیان جوڵێنێت. بەشێک لە چاودێران پێیان وایە سەدر هەمیشە حەزی لە یاخیبوون و خۆجاکردنەوەیە لە شەپۆلی باوی هێزەکانی تری شیعە، ئەمەش بە میراتی لە باوکیەوە بۆی بەجێماوە. ناوبانگی کاریزمیانەی ئەم پیاوە ئاینیە و هێزی فتوواکانی دەگەڕێتەوە بۆ پاشخان و قوربانەکانی بنەماڵەی ئال سەدر کە لە بنەڕەتدا لە باشووری لوبنانەوە بۆ خوێندنی ئاینی ڕوویان کردوێتە عێراق. دواتر لەم وڵاتە بوون بە ڕێبەری ئاینی و ژمارەیەکیان لەم ڕێگایەتا بوونەتە قوربانی. باوکی سەدر محەممەد سادق سەدر یەکێک بۆ لەو ڕێبەرانەی لە ساڵانی 90ەکاندا بەگەڵ گوێرگرتن لە هەڵمەتە ئیمانیەکەی سەدام حوسێن مەراسیمی ئەنجامدانی نوێژی جومعی لە ناو شیعەکانی عێراقدا زیندوو کردەوە. هەروەها خۆی بە مەرجعی شایستەی شیعی عێراق دەزانی و لە کێبرکەی توندا بوو لەگەڵ مەرجعێتی نەجەف کە ئایەتوڵڵا خوئی ڕێبەرایەتی دەکرد و عەلی سیستانی بریکاری بوو. بەڵام ساڵی 1999 لەگەڵ هەردوو کوڕەکەی مستەفا و موئەممەل لە پاش دەرچوونیان لە مزگەوتی کوفە بەدەستی گروپێکی چەکدار تیرۆرکران و دواتر ڕژێمی بەعەس کۆمەڵێک کەسی بە تۆمەتی ئەنجامدانی ئەم تاوانە لە سێدارەدا، بەڵام سەدرەکان پیان وایە بەعەس خۆی لە پشت تاوانەکەەوە بووە. تا ڕژێمی سەدام نەڕووخا لە ساڵی 2003دا موقتەدا سەدر هیچ چالاکی و ناوێکی نەبوو چ لە کای سیاسی و چ لە کای ئاینی، بەڵام لە پاش کوژرانی باوک و دوان لە برا گەورەکانی و کشانەوەی برای سێمی مرتەزا لە ژیانی گشتی و سەفەرکردنی بۆ جێگەیەکی نادیار بووە میراتگیری بزودنەوە ئاینیەکەی کە ئیحراجی و گوشاری زۆری بۆ مەرجعێتی نەجەف دروست کرده بوو. موقتەدا سەدر هێشتا پلەی مجتەهیدی وەرنەگرتووە، بەڵام ناو بەناو فتوا دەردەکات کە لە ناو مەزهەبی شیعەدا ئیشی مەرجعی گەورەیە. جگە لەم پایە ئاینێش سەدر ئیدارەی ڕەوتی سەدر و گروپی چەکداری سەرایە سەلام دەکات. هەموو ئەوانەشی ئاگایان لە گوتار و هەڵوێستەکانی موقتەدا سەدر هەیە هاوڕان لەسەرەوەی ئەم سەرکردەیە لەسەر زۆربەی هەڵوێستەکانی جێگیر و چەسپاو نییە و زۆر بە خێرایی ڕادەگۆڕێت. بۆ نمونە جاران موقتەدا سەدر و ڕەوتەکەی بەنەیاری سەرسەختی کورد دەناسران، بەڵام ئێستا گوتاری خۆی لە دژی فدرالیزمەوە گۆڕیوە بۆ قوبولکردنی ئەگەری جیابوونەوەی کورد لە عێراق و باشکردنی پەیوەندی هەردوولا وەک دوو دەوڵەتی دراوسێ. زۆرێکیش پیان وایە ڕەوتی سەدر نزیکترین هێزی ئاینی شیعە لە خەڵکانی نیشتیمانی و لە هەمویان عێراقی ترە. لەو پرۆژەیەشی کە خستێ ڕوو داوا دەکات حکومەتێکی تەکنۆکرات پێک بهێنرێت، هێزەکانی حەشتی شەعبی ڕێک بخرێنەوە و بە نیشتیمانی بکرێن، سیستەمی دادوەری چالاک بکرێت و سوپا لە شارە ئارامەکاندا دوور بخرێتەوە. خەڵکانی ناسیاسی بهێنرێنە پێشەوە لەگەڵ سزادانی بەرپرسانی کەوتنی مووسڵ و سەربازگەی سپایکەر لە تکریت. هێشتا ڕوون نییە پەرچەکردداری سەدر چی دەبێت لە ئەگەری فەرامۆشکردنی پرۆژەکەی، بەڵام بەردەوامیش لەم هەڵوێستە کتوپڕ و هاودژەکانی توانای دروستکردنی شۆک و هەڵای سیاسی و میدیایی هەیە.